بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق سەبارەت بەمانەوەی کرۆکی مادەی 140 ڕای جیاوازی لێکەوتەوە و لە دوو بەیاننامەدا عەرەب و تورکمانەکانی کەرکووک دژی ئەو بڕیارە وەستانەوە. هاوکات بەرپرسی ئۆفیسی کەرکووکی مادەی 140 دەڵێت بڕیارەکەی دادگای فیدراڵی هەموو دەنگە ناڕەزایەکان کب دەکات کە پێیان وابوو مادەی 140 کۆتای هاتووە. جوابێکی مقنعیان داوەتەوە، بەس بەڕێی من ئەو جوابە کامل نییە، متەکامل نییە. ئەبوایە حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێمیان مولزەم کردایە جارێ بە تەخسیس جارێک بەوەی کەوا جێبەجێ بکرێ بە جددی و هەنگاوی باشتری بۆ بنرێ، بەڵام ئەوان بەستەنها ئەوە نەوتویانە ئەوە لەسەر سوڵتەی تەنفیزیە ئەبێت جێبەجێ بکە. واتە ئەم جێبەجێکردنە زەمانێکی تری ئەوێ و کارێکی ترێوێ، ئەمە لەلایەکەوە دەمداخستنی خەڵکە شۆڤێنەکانە بۆ ئەوەی کە دژی مادەی 140 کاریانە کرد و هەندێک خەڵکش هاتۆتە دەنگ لەسەرەوەی کەوا مادەی 140 ئەبێ جێبەجێ نەکرێ و ئەبێ کاری لەسەر نەکرێ. ئەمە ئەتوانین بڵێن کبکردنی ئەو دەنگە ناڕەزایانەیە کە لەم لاولولاوە دەبیسترێت. بە پێی قۆناغەکانی مادەی 140 دەستور لە قۆناغی یەکەم قەرەبووی ئاوارە و عەرەبە هاوردەکان دەکرێتەوە و دواتر قۆناغی دووەم و سێەم دێت کە سەرژمێری و ڕاپرسیە بۆ یەکلایکردنەوەی پرسی کەرکووک. بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامیش حکوومەتی عێراق و بەرپرسانی هەرێمی کوردستان بە هۆکار دەزانێت لە جێبەجێ نەکردنی قۆناغەکانی مادەکە. ڕۆژنامەنووسێکیش پێی وایە بەرپرسانی کورد بۆ ڕازیکردنی وڵاتانی ئەقلیمی و کبکردنی دەنگی شەقامی کوردی بە مادەی 140 ڕازی بوون. دیارە جێبەجێ نەکردنی مادەی 140 یەکەم کەس کە بەرپرسیارە بەڕاستی نوێنەرانی کورد لە بەغدا بەرپرسیارن لەبەرەوەی حەق و مافێکە بۆ میلەتەکەمان بۆ گەڕانەوەی خاکە بۆ سەر زێدی باوباپیرانی خۆمان کە کەرکووک و ناوچەدابڕندراوەکان کە بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان. دیارە ئەو هەنگاوانی مادەی 140 بۆ ئەوەیە بۆیە یەکەم خاڵ ئەوەی کە بەرپرسە لە جێبەجێنەکردنی مادەی 140 بەڕاستی نوێنەرانی کووردە پاشان دەسەڵاتدارانی عێراقا کە نایەنەوێ هەوڵی جددی بدەن بۆ جێبەجێکردنی ئەو مادەی. من پێم وایە هەر لە سەرەتادا مادەی 140 بۆ بێدەنگکردنی شەقام دانراوە لە دوای پرۆسەی ئازادی دۆخی یەکلایکردنەوەی چارەنووسی کەرکووک و ناوچەدابڕاوەکان کە هاتە ئاراوە قیادەی کوردی لە نێوان فشاری نێودەوڵەتی و ئەقلیمی و لەگەڵ فشاری یعنی شەقامی خۆیدا لە دۆخێکدا بوو بۆیە مادەی 140 هێنایە ئاراوە بۆی هەم لە فشاری ئەقلیمی ڕزگاری بێ بۆ هەمیش شەقام بێدەنگا دینا مادەی 140 ناتوانێت تیماری کێشەی ناوچەدابڕاوەکان بە کەرکووکی شۆ بکە. یعنی بۆ نمونە کێشەی خانەقین بەر لەوەی سفتایەتێکی دەبێ بیکەی بە پارێزگا ئەمە لە هیچ شوێنێکی مادەی 140 جێگای نەکراوەتەوە. بۆیە لە مادەی 140 تەنها بۆ بێدەنگکردنی شەقام کراوە و لە ئەولویاتی قیادەی کوردیانیەوە ئەگە سەیریکەین هەموو ئەوەدانەی لە دوای 2023 کە چوونەتە بەغدا و لە دوای مادەی 140 و بەتایبەتیش لە 2007 بەدواوە لە هەموو گفتوگۆگاندا ئەوەندەی باسی بودجە و نەوت و ئەوانە کراوە باسی مادەی 140 نەکراوە. هەندێک جار لە بەیاننامەکانە باسی مادەی 140 کراوە شتێکی ڕووکەشی. لە چەند ساڵی ڕابردوو جێبەجێکردنی مادەی 140 لە قۆناغی قەرەبوو تێنەپەڕیوە. بەرپرسانی هەرێمی کوردستانیش لە دانوستانەکانیاندا لەگەڵ بەغداد هێندەی باسی بودجە و نەوت و بەرژەوەندی حزبیان کردووە. ئەوەندە لە خەمی جێبەجێکردنی مادەی 140 نەبوون. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.